بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە وردەکاری وەرگرتنی گەنمی جوتیاران دەکەین لە عێراق و هەرێم دەرەم ساڵ پێشبینی کراوە عێراق بگات بە ئاسی خود بژێوی لە بواری گەنمدا و پێشبینی دەکرێت بەرهەمەکە بگاتە نزیکەی 8 ملیۆن تۆن گەنم لە عێراق و لە هەرێمی کوردستان. وەرگرتنی گەنم لە ساڵی 2024 بەپێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان 6 بۆ 7 ملیۆن تۆن گەنم لە جوتیاران لە عێراق و لە هەرێمی کوردستان وەردەگیرێت دیارەوە کۆی گشتیە ئاماری وەزارەتی کشتتوکاڵی عێراقە. بینە سەر گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان ڕوبەری داچێنرا و بەپێ ئەو ڕوپێوەیە کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاور لە هەرێمی کوردستان کردوێتی ئەم ساڵ 2 ملیۆن و 955 هزار دۆنم زەوی بە گەنم داچێنراوە و پێشبینی کراوە کە سەر و 1 ملیۆن و 500 هزار تۆن گەنم لە هەرێمی کوردستان هەبێت بەڵام ئەم ساڵ عێراق تەنها 700 هزار تۆن وەردەگرێت. بەڵێ بینە سەر لە عێراق و هەرێم بۆ هەر دۆنمێک چەند وەردەگیرێت دیارە لە عێراق بۆ 1 دۆنم لە جوتیاران 637 کیلۆگرام گەنم وەردەگیرێت بەڵام لە هەرێم کەمترە دیارە مەشغەدرێک کە لە جوتیارانی هەرێم وەرگیرە دەکرێت لە هەرێم بۆ 1 دۆنم 237 کیلۆگرام وەردەگیرێت دیارە لە عێراق و گەنمێک کە بەرەمات هەمووی لە جوتیاران وەرگیراوە بەڵام لە هەرێم کەمتری تقریبا نزیکەی نیوەی گەنم لە جوتیارەکان وەردەگیرێ کە بۆ 1 دۆنم 237 کیلۆ گرامە. بینە سەر پارەی تەرخانکراوە بە کۆی گشتی لە چوارچێوەی بودجێ حاکیمە بۆ ئەم ساڵ لە بودجێ عێراق لە خشتەکانی بودجێی 2024 5 ملیۆن و زیاتر لە 5 تریلیۆن و 800 میلیارد دینار دانراوە بۆ گەنمی جوتیاران کە بەم شێوەیە بووە لە عێراق ئەوەی کە بۆ گەنمی جوتیاران دانراوە 5 تریلیۆن و زیاتر لە 5 تریلیۆن و 119 میلیارد دینار دانراوە و ئەوەی کە بۆ پشتی هەرێمی کوردستانە 742 ملیار و 715 هزار و 400 دینار بۆ کڕینەوەی گەنم لە چوارچێوەی بودجێ حاکیمە بۆ گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان دانراوە. بەڵێ وەرگرتنی گەنم بینە سەر وەرگرتنی گەنم لە هەرێم بەم شێوەیە کە ئەم ساڵ 700 هزار تۆن وەردەگیرێت لە سلێمانی 282 تۆن وەردەگیرێت کە لە سەدا سولێک دێنێت لە هەولێر پارێزگای هەولێر 228 تۆن وەردەگیرێت کە لە سەدا 32 لە دۆک 189 تۆن وەردەگیرێت کە لە سەدا 27 پێک دێنێت دەرەوەی سلێمانی پارێزگای هەڵەبجەشی لەگەڵا بە کۆی گشتی 700 هزار تۆن وەردەگیرێت لەم ساڵ لە جوتیاران هەرێمی کوردستان لە کاتێکە بەرهەمەکە سەروی ملیۆنێک تۆن چاوەڕێ دەکرێت بەڵام دەبێت جوتیاران لە دەروەوەی 700 هزارە لە بازاری ڕەش بیفرۆشن یاخود بیفرۆشن بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە بە نرخێکی کەمتر لەوەی عێراق دەیکردنەوە ئەمەش جوتیاران تووشی زەرەر و زیانی زۆر دەکات. بەڵێ وەرگرتنی گەنم لە هەرێم بەم شێوەیە وەرگرتنی گەنم بۆ 1 تۆن گەنم کە ئەم ساڵ لە هەرێم وەردەگرێت 850 هزار دینار وەردەگرێت دیارە بەپێی کوالیتیەکەی گۆڕانکاری بەسەردادێت. بینە سەر وەرگرتنی گەنم لە نێوان 2023 و 2024 دیارە ئەم ساڵ ڕێژەکە زیادی کردووە لە ساڵی 2023 وەزارەتی بازرگانی عێراق 500 هزار تۆن گەنمی لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگرتووە بەڵام ئەم ساڵ ڕێژەکەی بەرز کراوەتەوە بۆ 700 هزار تۆن گەنم واتە 200 هزاری لە ساڵی ڕابردوو زیاترە هەرچەندە بەپێی ئەو بودجەی کە بۆ هەرێم دانراوە بۆ کڕینەوەی گەنمی جوتیاران لە چوارچێوەی خەرجی حاکیمە 742 میلیارد دانراوە دەبووە لانی کەم 873 تۆن گەنم لە جوتیاران وەرگیراوەیە بەڵام 700 هزار تۆن لە جوتیارانی هەرێمی کوردستان وەردەگیرێت بەشێکی زۆری ئەوەی دەمێنێتەوە کە دوای 700 هزارەکە جوتیارەکان دەبێت لە بازاری ڕەش یاخود بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بیفرۆشن کەمەش وارەکە کە جوتیاران ڕوبەڕووی زیان ببنەوە وەوا بڕیارە لە ماوەی 45 ڕۆژدا پرۆسەی وەرگرتنی گەنم تەواو ببێت لە هەرێمی کوردستان و لە ماوەیەکی کەمیشدا جوتیارەکان پارەیان پێدەدرێت.